هەمیشە یادەوەری و بیرەوەریەکانی بە تایبەتی بیرەوەریەکانی مناڵی هونەرمەند بەشێکی سەرەکی یاخود هەوێنی بەرمەهێنانی چەندین کاری جوان و کاری سەرنجڕاکێشن لە چەند ڕۆژی ڕابردوودا خانمە شێوەکار ساکار شەریف پێشانگایەکی تایبەتی بۆ کارەکانی خۆی کردەوە بە ناوی عەلاگەکانی دەستی باوکم کە تیایدا چەند تابلۆیەک یاخود چەند کارێکی سەرنجڕاکێشی نمایش کرد. قسە و باسی زیاتر دەربارەی کار و ماتریالەکانی ناو ئەم پێشانگایەکەم بە ئامادەبوونی بەڕێزیان کا لە ستۆدیۆی کورسات مەگەزین میوانن. بەخێر هاتی ساکارخان. زۆر سپاس بۆم دیدارە. لە ناونیشانی پێشانگاکەەوە دەست پێ بکەمیان لە بیرۆکەکەیەوە عەلاگەکانی دەستی باوکم. خۆی بیرۆکەکە ناونیشانەکەی هێنا بە دوای خۆیان کە ناونیشانەکە گرۆکی بابەتەکەیە کە من لەو ناونیشانە چیم کردووە گرۆکی ئەو بابەتەوە ئەو پێشانگایە چی بووە کە عەلاگەکانی دەستی باوکم کە بیرۆکەکەش ئەگەڕێتەوە بۆ دیمەنێکی نێوژیانمان کە من وەکو خۆم زۆر حەزەکەم کار لەسەر واقع بکەم نەک خەیاڵ کارم لەسەریکێ لە دیمەنەکان کردووە کە ئەویش بوونی باوک بووە لە ژیانمانە و بوونی ئەو کەرەستانەی کە بەدەستیەوە بووە کە سەردەمی من و گیری من چەند کەرەسێ بووە بە تایبەتی بوونی عەلاگەی ڕەش بووە لەگەڵ زەرفی کاغەز و چەند کەرەسەیەکی تر کە من هاتم ئەم ناونیشانە پێدا وەکو ماندووبوون وەکو وەفایەک بۆ باوک. زۆر باشە کەواتە ناونیشانی پێشانگاکەت با بڵێن لە ناوەڕۆکی ماتریالەکان یاخود لە ناوەڕۆکی ئەو بیرەوەریەوەیە لە بیرەوەری نەکردۆ هیچ زۆرێکمانە ئەو ماتریالانەی کە بەکارت هێنابوو چی بوون؟ عەلاگەی ڕەش بوو، دواتر چەند کەرەسەیەکی چنین بوو، چەند کەرەسەیەکی پولەکە و زەنگیانە و مێخەک بوو کە ئەمانە لە هەندێک تابلۆ ڕسمم پێکردە بوو، لە هەندێکیش خۆم تعبیریان ئیشەکەم کردەوە. کەواتە هیچ فڵچە و ڕنگ و ئەوانت بەکارنێ نابوو؟ نەخێر، فڵچە و ڕەنگم بەکارنێ نابوو، تەنها بۆ کەرەسانە کارەکەم کردبوو کە توانم ناوی فۆرمێکی تازە و فۆرمێکی هونەری جوانی لێ. ئەمە چ ستایلێکە، چ جۆرە ئیشکردنێکە یان سەر با بڵێن بە قوتابخانەیەکی هونەری شێوەکاریە؟ من لەبەرەوەی کە شێوەکاریم نەخوێندووە ڕاستی، بەڵام تەنها ئەو کارە بووە کە من ویستومە ئەم پەیامە بگەیەنم، یعنی ئەمەی کە بیرۆکەی ئەم کارە و شێوازی ئەم کارە کە لەوە دەرچێت کە پێشانگا هەر ئەومان بینیوە کە ڕەنگ بێت یاخود ئەتوانی بە مادەی تر و بە کەرەستەی تر تۆ گوزارش بڵێ بە هەمان شێوە. بە دڵنیایی من هاتم ئەم کارم کرد. ئەوەی کە من تێبینیم کرد لە تابلۆکانە جگە لە عەلاگەی ڕەش کە با بڵێن ماتریالی سەرەکی ناو تابلۆکانی تۆ پێشانگاکە بوو، هەندێک کەرەستەی ترم ئەبینی وەکو لەچکی خانمان، وەکو هەندێک شتی کە با بڵێن ئێمە بیرەوەریمان هەیە، وەکو با بڵێن ئەو پارچانەی کە بە شانی دایکمانەوە یاخود بە سەری دایکمانەوە یاخود کە لە یادەوەری ئێمەیان ننک و با بڵێن دایک و ئەوانەمان بیرەخاتەوە، ئەمەیان چییە؟ بەو کەرەستانە تابلۆم کردبووی کە باسی دەکەیت هەوری بوو، هەوری لەگەڵ زەنگیانەیە ڕاستی تێکەڵم کردبوو کە بتوانم کارەکەی پێ بکەم. دوای ئەوە چەند بابەتێکی مور و من لێرەدا هەر ئەوە نەبوو کە کەرەستەکەم خەمە سەر عەلاگەکە، ڕاستی زۆر هەوڵم ما کە وەستانی عەلاگەکە چۆن بێت، شێوازی دراندنی، شێوازی وەستانی لە چەند بەشێکە لەگەڵ کەرەستەکانە چۆن بێت، من کارم لەسەر ئەوانەش کرد. کەرەستەکان لە ڕەنگەکانەوە ڕێکخستەیەکم بۆ کە کارەوە نەبوو بۆ نمونە ئەم ڕەنگانە کە دامناوە لەسەر عەلاگەکە هەرەوە نەبوو بەو جۆرە بێ، بەڵکو خوێندنەوە بۆ هەموو ئەو شتانە کرد ڕاستی. کاتە ئەتوانی بڵێ پێشانگاکە پێشانگایەکی تعبیریش بووە؟ بە دڵنیایی تعبیری بوو و هەروەها وەکوی کە شێوەکارێک پیاڵەسێ گونجاندنی ڕەنگ و کۆمەڵێک ڕاست و دروستی تابلۆکە چۆن دەرەچێت ئەوانەشم بەکارهێنابوو. کە لە دوورەوە سەیری ڕەنگەکانەکەی بە تایبەتی هەستەکەی کە بە ڕنگ و بە فڵچە
کێشرا هەتالی وردەبییتەوە. بەڵێ منیش ویستم ئەو بکەم لە هەندێکیانە کە وێنە کێشام بکەم بەم کەرەسەیە و لە هەندێکیشانە تعبیری هەبوو یعنی شتێکی لە پشتەوە بوو کە توانیم ئەوە بکەم 5 تابلۆشی کە بەم جۆرە دیارە 5 تابلۆش لەسەر دوورەکە کە دوورەکەش کەرەسێکی تری دەستی باوک بوو ئەو سەردەمە بوو ئەوەشم ئەنجامدا لەسەر دوورەکە نەخشم دروست کردەوە. زۆر باشە ئەمە ناونیشانێکی زۆر با بڵین سەرنجڕاکێشە کە ڕەنگە تۆ ڕاکێشێت بەرە و پێشانگای تر لە داهاتووە منوە هەستەکەم کە بیرەوەریەکانی تۆ یاخود یادەوەریەکانی تۆ بەردەوامیان هەیە و ڕەنگە ئەمە پێشانگای تریشی لێ ببێتەوە. ڕاستە پێدەچی پێشانگا نەبێ بەڵام کاری میوزیک بێت. کارێکی میوزیک بێت. بەڵێ کاری میوزیک ئێستا تۆ با بڵین ئەم ئەزمونەش هەیە. ڕاستە کاری میوزیک لەگەڵ با بڵین هونەری شێوەکاریە کامیان زیاتر ئەتوانن تعبیر بکەن یاخود با بڵین ئەو مەسجەی کە تۆ ئەتەوەیان ئەو پەیامە یاخود ئەوەی کە تۆ ویستوتە لە ڕێگای ئەو تابلۆی و بیگەێنیت یان لە ڕێگای با بڵین کارێکی میوزیکە و کامیان زووتر و ئەگاتە وەرگری یاخود بینەر کامیانی زووتر پێگا. سەلیقەی هونەرمەندا کە لێرەدا کارەکە چۆن دەکات هەم بۆ میوزیک و هەم بۆ شان و هەم بۆ شێوەکاری هەمان شتە سەلیقەی هونەرمەندەکە دەورە بینێت ڕۆحیەت و زیندوێتی هونەرمەندەکە دەورە بینێت. ڕاستی علاگەی ڕەشتێکی ناجۆر بوو هەتا سەردەمێک ڕێگەیان نایە کە علاگەی ڕەش بەکار بێنرێت بەڵام من هاتم ڕۆحیەتێکم پێبەخشی کە ئەم ڕۆحیەتە وای کرد کە کەسێک هەیە کە لە پشت ئەمەوە کە ئەویش مەزنێتی باوکە ڕاستی ڕەنگە ئەگەر کەسێک ناونیشانی پێشانگاکەی تۆ نەبینێت و هەست بکە کە تۆ کەسێکی ژینگە پارێزی. ڕاستە بابەتی ڕیسایکلینیش ڕاستی هاتە ناو پێشانگاکەوە بەڵام من وەکو خۆم وەکو دووژت بوو کە ئەو علاگە ڕەشەهی دەستی باوکمان بووی وەکو وتمی سەردەمی من دواتر باگراوندی ڕەش ئەوە هونەرمەندانی شێوەکار زیاتر لەوە تێگەن بابەتی ڕەش بۆ باگراوند زۆر تەواو تابلۆکە ئایا بەدەستەوە. هەز ناکی ئەمە ئازایەتیەکی ئەوەیان ئەمە جورئەتێکی ئەوەیە کە خانومێک خۆی میوزیسیانە با بڵین بەڵام پێشانگایەکی شێوەکاری بکاتەوە. ڕاستە بوونی بیرۆکە زۆر ئەساسە ڕۆحیەتی کارەکە بیرۆکە زۆر ئەوێ هەموو کارێکی هونەری بنووسێتەوە بەڕای من پێشتر بنووسێتەوە دوای ئەوە بزانی کە بارتەقای ئەو کارە چەنە چۆنە ئەو کاتە ئەنجامی بدەیت هەموو هونەرمەندێک دەبێت لە دوو خاڵ بکاتەوە زانین و توانە کە بزانێ ئەو شتە بکات و تواناشیە بێ کارەکە بکات. من وام بەلاوە توانیم کە کارەکە بکەم ئەگەرنا بیرۆکەکەم ئەدایە دەست هونەرمەندێکی کە بەڵام خۆم حەزم کرد کە ئەمەیەکێک بێ لەو کارانی کە دەبێت بیکەم و بۆ ناونیشانە و بۆ عینوانە بۆ باوکی بکەم ڕاستی. کەواتە ئەکرێ هەر تابلۆیەک یان هەر کارێک لەم کارانەی تۆ چیرۆکێکی لە پشتەوە بێ یاخود ئەگەر بە دێڕێکیش بێ چکە تۆ باسی ئەوواکێ کە ئەبێ کاری شێوەکاری یاخود هەموو تابلۆیەکی شێوەکاری بنووسرێتەوە. بەڵێ دەبێ بیرۆکەکە بنووسێتەوە بەڵام ئێستا من لە هەندێکیانە کە تعبیرم بەکارێناوە پرسیاریان دەکرد ڕاستی کە ئەمە بۆچی بەم شێوەیە بەم جۆرەیە مانایتیا بوو ئەوەی کە زۆر سەرنجی ئامادەبوانی هۆڵەکەی ڕاکێشە تابلۆیەک بوو کە نقڵم خستووە سەری لێرەدا ئیتارێکم بۆ کردبوو سەرباری ئەوەی کە لە سەرکان باسەکە ئیتارێکم بۆ کردبوو وەکو فۆتۆیەک دەرم خست بوو کە وەکو شەوی بەرات ئەمە یەکێکە لە گرتە و لە فۆتۆکانی ناو ژیانمان کە شەوی بەرات باوکمان نقڵی چکلێتی هێناوەتەوە لە علاگەیەکە بەڵام ئێمە هاتوین ماڵ بە ماڵ گەڕاوین بۆ نقڵ لە کاتێکە باوک زۆر لەوە زیاتری هێناوەتەوە بۆ ماڵەکانمان ئەمە زۆر لە لای ئامادەبووان و ئەوازی سەرنج بۆ ڕاستی و چەند تابلۆیەکی کەشیتیا بوو. زۆر سەیری پێشانگاکەی تۆیە کردگەل لە یەکەم ڕۆژکە هونەرمەندان و با بڵین بە پرسان زیاتر ئامادەی بەڵێ خەڵکی ئاسایی بوو خەڵکی ئاسایی زۆر خۆشحاڵ بووم بەو شتە کە خەڵکێکی ئاسایی هاتبوو زۆر بەلایەنەوە تعجب بوو ڕاستی کارەکان بەلاوەسم منیش خۆم هەر هەمووی یعنی تابلۆ بە تابلۆ ڕوونکردنەوەم ئەدا بۆ ئەوەی کە شتێکی لەلایەن بێ خۆشی هەممانایەکی تری هەڵبەتە بۆ دانابێت. بڵێ قەبارەی تابلۆکان چەنە ساکارخان؟ قەبارەی تابلۆکان ئەی بەڵێ باست لەوە کرد کە ڕەنگە پرۆژەی
داهاتوت هەبێ بەڵام ئەم جاریان ڕەنگە بموزیک بێ ئەمەیان چییە؟ بەڵێ حەزم لە کارە ڕاستی کارەکان ڕستێکی تیاابێ و چۆن ئەم عینوانە ئەم ناونیشانە جۆرێک بوو و حەزەکەم کارێکی کەشم هەرامان شت بێت ئەگەر هەڵبەت چۆن دەرفەت بۆ ئەمە ڕەخسا دەرفەت بۆ ئەوش بڕەخسێ کارەکە مۆسیقای کلاسیکم ئامادە کردو بۆ شاعیرێکی کلاسیک مۆسیقای کلاسیکی ئەوروپی هەڵبەتەمە زۆر دوورە لەوەی کە بۆ شاعیرێکی کلاسیکی کوردی کە لە ژیانە نەماوە کۆچی دوای کردو تو بتوانی کۆنتاکێ دروستکەی ئەم کارم کۆنتاکتەکە چۆنە با بمێنێت هەڵبەتە ئەوە بۆ ناونیشانی هەیە ئەویش ناونیشانەکەی وەکو ناونیشانی ئەم پێشانگە سەیر و سەرنجڕاکێشە بەڵێ دەبێت واوێت تۆ بۆ خۆت ڕۆژانە با بڵێن کاری تۆ موزیکە کاری من موزیکە و هەروەها هەر لە زووشەوە یعنی هەر ئەو کاتی کە چوومە هوەرە جوانەکان بەشی موزیک من حەزی وێنە کێشانم هەبوو ینی هەردووکی عشقم بۆ هەردووکی ئێستا لە باگراوندی ئەم کارانەمە من هەردووکی یەکەم لە ماڵەوە یعنی هەردوو کارەکەکەم هەم ڕسمەکەم هەم میوزیکیش دەژانم یعنی هەر عشقم بۆ هەردووکیەیە زۆر باشە کاتە کاری شێوەکاریت هەیە کە بە فڵچە و بەوە بەتەڵی کردبێ ئەی چۆن تا ئێستا پێشانگات بۆ ئەوە هەڵبەتە وەکو دەڵێ جورئەتێکی ئەوێتەوە خۆت لە هەنێک بابەتی تربیت کە پێی وەزنیەوێت زۆر ڕاستە بە هیوای کاری باشتر سپاس دەکەم هیوادارم لە پرۆژەی ئایندەیە لێرە بتبینەوە زۆر بەڵێ ساکە شەریف شێوەکار سپاس دەکەم ئستودی کورسات مەگەزین میوانمان بووی خۆشەویستان پرۆگرامی ئەم ئێوارەی کورسات مەگەزین کۆتایی هات تا کاتێکی تر هەر شاد بن خاتان لەگەڵ